ئەو بابەتە بابەتێکە بە سیاسی کراوە، ئامانجەکەشی دیارە کە لاوازکردنی پێگەی هەرێمی کوردستانە. ئەو لایەنانەی کە لە پشتی حکوومەتی عێراقن کە دەیانەوێ ئەزموونی هەرێمی کوردستان لاواز بکەن، ئیرەیان بۆوە برد و چاویان بۆ هەڵنەهات، بۆیە پەنایان بۆ بڕین و نەناردنی بودجە و موچەی خەڵکی کوردستاندا. وای نیشانی خەڵکی کوردستان و عێراق و دنیا بدەن کە ئەوە هەرێمی کوردستانە تەقسیری دەکاتن. هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و بە قیادەی جەنابی سەرۆک بارزانی و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان هەروە بە گەشاوەیی ماوەتەوە. تێکی شاراوە نییە بەڕاستی حکوومەتی عێراق بە تایبەتیش ئەو لایەنانەی کە لە پشتی حکوومەتی عێراقن کە دەیانەوێ ئەزموونی هەرێمی کوردستان لاواز بکەن، ئەوە هەر لە ساڵی 2014ەوە هەنگاوەکانی ئەو دەستەی کە لە حکوومەتی عێراق هەیە کار بۆ ئەوە دەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان لاواز بکەن. سەرەتا هەولیاندا بۆی کە ئەگەر بەبیرتان بیتن هەولی ئەویاندا کە وەکو شێوازێکی هێنانی لەشکر و سوپا لۆ سنووری دەوروبەری کەرکووکەوانە، بەڵام لەوە سەرکەوتو نەبوون. ئیتر پەنایان بردە بەر بڕینی قوتی خەڵک و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ویستیان بەو هەنگاوە دارایی و ئابووری هەرێمی کوردستان لاواز بکەن بەو ئامانجەی کە هەرێمی کوردستان بەرەو ڕوخان دەبن. بەڵام خۆڕاگری هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و بە قیادەی جەنابی سەرۆک بارزانی و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان هەروە بە گەشاوەیی ماوەتەوە. دەنا حکوومەتی عێراق وەکو گوتم لە 2014ەوە بڕینی قوتی خەڵک و موچە و بودجە یەک لە ئەولەویەتەکانیان بوو کە هەمووشمان دەزانین هەر لەو ساڵانەوە تا دەگاتە ئەمڕۆژ لەگەر ئەوەیدا کە لە دوای چەند ساڵێک بە هیوار و گفتوگۆ هەرێمی کوردستان توانی جارێکی کە بەغدا ناچار بکاتن کە موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕەوانە بکاتەوە. لەگەڵ ئەوەشدا لەو کاتەوە تاکو ئێستا ئەگەر چەند جارێک دەنا بە هیچ شێوەیەک بودجەی هەرێمی کوردستانی نەناردیە بۆ ئەوەی ئەو ئاوەدانەیە کە ئەگەر لەبیرتان بی لە ساڵانی 2007 تا دەگاتە 2014 خۆشگوزەرانی و ئاوەدانێکی زۆر بەرفراوان ڕووی لە هەرێمی کوردستان کرد بەوەی کە موچە و بودجەی خەڵکی کوردستان دەهات. حکوومەتی هەرێمی کوردستانیش هەوڵی تەواویدا لە هەموو سێکتەرەکان لە هەرێمی کوردستان ئاوەدانی و خۆشگوزەرانی لۆ خەڵکی کوردستان بەرقەرار بکات. ئەو کاتەش هەنگاوێکی زۆر گەورە و دروست بوو هەموو خەڵکی کوردستان ئابووری تاچیش تەنانەت گەشایەوە. کاتێک دەسەڵاتدارانی بەغدا بە تایبەتی ئەوانەی کە بەدەستی دەرەچی هەولی لاوازکردنی هەرێمی کوردستان دەدەن، هەستیان بۆەوە کرد کە هەرێمی کوردستان بەو شێوازەیە بەرەو ئاوەدانی و خۆشگوزەرانی دەچوو. ئیتر ئیرەیان بۆوە برد و چاویان بۆ هەڵنەهات، بۆیە پەنایان بۆ بڕین و نەناردنی بودجە و موچەی خەڵکی کوردستاندا. پاش ئەو هەمووەش بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان هەر کاتێک ئەوان ینی هەر بیانوویەکیان دۆزی بیتەوە بۆ ئەوەی کە وای نیشانی خەڵکی کوردستان و عێراق و دنیا بدەن کە ئەوە هەرێمی کوردستانە تەقسیری دەکاتن لۆ ئەوەی دانوستان و گفتوگۆ لەسەر ناردنی موچە و بودجە و قوتی خەڵکی کوردستان ڕێگر بیتن. بەڵام هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو داوا و هەنگاوانەی کە ئەوان وەکو مەرج و فشار دەیان خستە سەر
هەرێمی کوردستان زۆر بە دروستی و بەداتاوە هەموو ئەو پێویستی و داواکاریانەی بەغدای جێبەجێ کردووە. بەڵام ئەو واقعەکە هەرچەندی داواکاریکەشە هەبی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی هەرێمێکی بڵێن بەڕاستی تا ڕادێکی زۆر باش لە ناوچەکە لە هەموو وڵاتانی دەوروبەریش زیاتر سیستەماتیکە هەموو ئەوەی کە ئەوان داوایان کردی و داوای دەکەن ئامادە بووە و دراوە بە حکوومەت و دەسەڵاتدارانی بەغدا. لەگەڵ ئەوەشدا ئەوە هەمومان دەزانین ئەو بابەتە بابەتێکە بە سیاسی کراوە، ئامانجەکەشی دیارە کە لاوازکردنی پێگەی هەرێمی کوردستانە. بەڵام خۆشبەختانە هەرچەندی ئەوان هەوڵیان دابی و وشتی بیان ئەو ئەزمونەیە لاواز بکەن، لەگەڵ ئەوەدا خەرچی کوردستانیش بە شێوەیەکی گشتی باوەڕی بەوەی هەیە کە ئەو ئەزمونەی لە هەرێمی کوردستان هاتوۆتە دی ئەزمونێکە بە خەبات و خوێن و ماندبوونی هەزاران هەزار پێشمەرگە و ماڵوێرانی و کاولبوونی هەزاران گوندی ئەم وڵاتە هەرێمی کوردستان هاتۆتە دی. لێیە هەموو ئەوانەی کە ئەوان دەیکەن خەڵکی کوردستان خۆڕاگر بووە و دانی بە خۆداگرتووە، بەڵام ئەوەش بەڕاستی ناکرێتن بەردەوامی بەو شێوازەیە، چکە ئەگەر ئەوان پێیان وایە حکوومەتی عێراق حکوومەتێکی فیدراالیە کەواتە دەبی مافی هەرێمەکانی ژۆک و هەرێمی کوردستان پارێزراو بتن. حکوومەتی عێراق هەر ئەوە نییە قوتی خەڵکی بڕی بیتن، موچەی فەرمانبەرانی بڕی. حکوومەتی عێراق کۆمەڵێک مادەی دەستوری پێشێل کردووە، کۆمەڵێک بڕگەی دەستوری پێشێل کردووە لە بەرامبەر هەرێمی کوردستان. بە پێی دەستوری عێراق دەبوایە مادەی 140 جێبەجێ کرابە، بەڵام ئەوان ڕێگر بوونە لەوەی کە مادەی 140 جێبەجێ بکرێتن تا ڕێگا نەدەن ئەو سنوورە دابڕاوانەی سەر بە هەرێمی کوردستان لۆ نمونە ناوچە دابڕاوەکانی سنووری کەرکووک و کەرکووک شاری کەرکووکی دڵی کوردستان و سنووری دەوروبەری مووسڵ و ئەوانە بگەڕێتەوە. ئەوەیە کە پێشەی ئەو مادەیان کردیە. لە هەمان کاتدا زۆر بابەتی تری دەستوری هەیە کە حکوومەتی عێراق تاکو ئێستاش بەلایدا ناڕواتن، لەبەر ئەوەی دەزانی جێبەجێکردنیان دەبیتە هۆی خۆشگوزەرانی خەڵکی کوردستان و گەڕانەوەی ئەم ماف و شایستە دارایی و یاسایانەی هەرێمی کوردستان کە لە دەستوردا هەمووی جێگیر کرایە. بۆیە بەڕاستی دەکرێ ینی لە بەرامبەر ئەوەدا فشارێکی نێودەوڵەتی دروست بکرێ لە هەرێمی کوردستانیش، وەکو لە کۆتاجارەکانی سەردانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا تاکید لەوە کراوە کە پێویستە کۆتایی بەو بابەتە بێنرێت، پێویستە حکوومەتی عێراقی کۆتایی بەو بابەتە بێنێت و زیاتر ئازار و ئەزیەتی خەڵکی هەرێمی کوردستان نەداتن، شایستە داراییەکانی هەموو ماف و شایستەکانی تری خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ڕەوانە بکاتن. پێشم وایە ئەو هەنگاوانەی حکوومەتی عێراق و ئەوانەی لە پشتی ئەو هەنگاوانەشن بۆ لاوازکردنی هەرێمی کوردستان بەردەوام نابێتن و دەبی کۆتایی پێبێنرێت و خەڵکی هەرێمی کوردستان زیاتر بە چاوەڕوانی موچە و بە ئەوەی پێویستێتی لە چاوەڕوانی نەمێنێتەوە و بگات بە ماف و شایستە دارایی و یاسایەکانی خۆی. زۆر